یەکێک لە فیلمە هەرە جوانەکان کە قسەباسی لەسەر کراوە ئەویش فیلمی چوار دیواری هونەرمەند بەهمەنی قوبادیە کە بەرهەمی هێناوە بۆ یەکەم جار ترەیلەری ئەم فیلمە بڵاو کراوەتەوە لە یەکێک لە فێستیڤالە گەورەکان لە تۆکیۆ ئاماژەی پێدراوە بڕیارە بەم زوانە نمایش بکرێت. فیلمەکە لە ئاستێکی جیهانیایەوە بە شێوازێکی کواڵیتی و زۆر باش بەرام هاتووە و هەروەها ئەکتەرانی بەشدار بوو تایدا جگەلەوەی کە ئەکتەرانی کوردی تێدایە بەڵکو ئەکتەرانی جیهانیشی تێدا بەشداریان کردووە و فیلمەکە بۆتە جێگای قسەباس لە میدیاکانی جیهانە هەر لە بڵاوبوونەوەی ترەیلەرەکەیەوە لە ئێستاە قسەباسی زۆری هەڵگرتووە قسەباسی زۆری بە دوای خۆی داهێناوەوە و بڕارە ئەم فیلمە بە زووی نمایش بکرێت و بێتە کۆکردنەوەی بینەرێکی زۆر لە خۆیەوە بەشداری زۆرێک لە فستیڤالە گەورە جیهانیەکان بکات و بەو هیواین کە هەنگاوی زیاتر و گەورەتر بنێت و بەرەو هەرە گەورەترین فستیڤالە سینەمایەکانی جیهان بڕاتەوە بتوانێت جێگای خۆی بکاتەوە بە دڵنیاییشەوە هەر لە ئێستاوە کە بەپێی ئەوەی سەرنجی زۆری میدیاکانی جیهانی بەلای خۆیدا ڕاکێشاوە بە دڵنیاییەوە خەڵاتێکی زۆر لە فستیڤالەکانی جیهان بەدەستێنێت. ترەیلەری فیلمی سینەمایی چوار دیوار لە دەرهێنانی بەهمەنی قوبادی و لە بەرهەمێنانی ڕاجێر واتێرز هاوکات لەگەڵ نمایشی لە بەشی پێشبڕکێی سەرەکی 34می خولێ فستیڤالی نێودەوڵەتی فیلمی تۆکیۆ لە وڵاتی ژاپۆن بڵاو کرایەوە. فیلمی سینەمای چوار دیوار لە دەرهێنانی سینەماکاری ناوداری کورد بەهمەنی قوبادی و لە بەرهەمێنانی ڕاجێر واتێرزەوە میوزیکزانی بەناوبانگی جیهان هەڵبەستوان گۆرانی بێژ و ژەنیاری بەتوانای بەریتانی و دامەزرێنەری گروپی میوزیکی هەرمانی پینک فلۆید بەرهەمی وڵاتی بەریتانیا و بە ڕۆڵبینینی ئەمیر ئاقایی و چەندین ئەکتەری دیکە لە یەکەمین نمایشی جیهانی خۆیدا ڕۆژی سێشەممە 2 نۆڤەمبەری 2021 لە بەشی پێشبڕکێی سەرەکی 34مین خۆلی فستیڤالی نێودەوڵەتی فیلمی تۆکیۆ لە وڵاتی ژاپۆن چووە سەر پەردەی سینەما و ترەیلەری ئەم بەرهەمە هاوکات لەگەڵ نمایشەکەی لەم ڕووداوە گرنگەی سینەماییدا بڵاو کرایەوە. Gel bak biz seninle anlaşmanın bir yolunu buluruz.